بناوی خدای بەخشندەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان نوور و چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، پیا ساڵحان دوعایەکیان ئەکرد، ئەو دوعایە لەو دوعایەدا ئەیان فەرموو اللهم ارحمني وأوصلني إليك، خوایە ڕەحمم پێ بکە و بە خۆشتم بگەیەنە. گەیشتن بە خوای متعال، گەیشتن بە خۆشویستنی خوا، گەیشتن بە مەقامی محەبە لە بۆ خوای گەورە، بەڕاستی ئەمە مەقامێکی گەورەیە و ئەو پێگەیشتنەش بە پیادە و بە سیارە و بە قیتار و بە تەیارە نییە، و ئەم پێگەیشتنەش بە مەتر و چیلۆمەتر و میل نییە، بەڵکو ئەم پێگەیشتنە بە قەلبە. دەبی قەلبێک کە پاک بێ، قەلبێک کە زیندوو بێ، قەلبێک کە وریا بێ، قەلبێک کە پڕ بێ لە مەحەبەت و عەشق و ئەوینی خوای گەورە، ئەمە ئەتوانێ بەو مەقامە بگات. ئەمە و ئەوصیلنی ئیلەیک لۆی دێتە جێ. بەڵام قەلبێک کە غافل بێ، قەلبێک کە هەموو نوقتەی ڕەش و شینی لێ پەیدا بوو بێ لە ئاساری گوناح، قەلبێک کە نەچاکەی پێ چاکە بێ و نەخراپەی پێ خراپە بێ، قەلبێک کە نەترسێ لە خوا، نەترسێ لە عەزابی خوای گەورە، بەڕاستی ئەو قەلبە بە حەیاتی ناگاتە ئەو کاروانە و ناشتوانی بەڕێ بکەوێ بۆ مەحەبەتی خودای ڕەب العالەمین. ئازیزان، ئەوانەی کە ئەم ڕێیە ئەبڕن دوو زۆرن. زۆرێکیان مرادن، هەر بە خۆیان خۆی گەورە لوتفێکی پێکردوون، هەر بە خۆیان لە ذاتی خۆیاندا ئەو عیشق و ئەوین و مەحەبەتە هەیە کە بەڕێ ئەکەون بۆ لای خۆی گەورە ئەچن. ئەوانە خۆی گەورە کار ئاسانیانی بۆ کردووە، خۆی گەورە دڵ و دەرونی پاک کردوونەوە، خۆی گەورە ئیشتیاق و ئەوینی خۆی ئەوەندە لە دڵی داناون، ئەوانە هەموو غەمیان ئەوەیە کە خۆی گەورە لە خۆ ڕازی بکەن. ئەوانش ئەم مەقامە، ئەم حاڵەتە، ئەم فەزڵیان بە چ بەدەست کەوتووە؟ بە چەند هۆکارێک. یان ئەوەتە دوعایەکی دایک و باوکی ئەو منداڵە، دوعایەکی بەزرگ و بە سۆزی بۆ کوڕەکەی و بۆ کچەکەی کردووە کە خوای ئەو منداڵم ساڵحکەی، خوای گەورە ئەمەی پێ عەتا کردووە. یان ئەوەتە باپیرانێکی ساڵحیان هەبووە، ئەم باپیرە ساڵحە دوعای کردووە خوایەنەوەیەکی ساڵحم بدەیتێ، خوا ئەو دوعایە گیرە کردووە و ئەم منداڵە بەهرەمەند بۆ بەو عەتا و بەو دوعای ئەو باپیرە ساڵحی خۆیدا. یان ئەوەتە هەر بۆ خۆی ئەو کەسە خێرێکی کردووە، ئەو خێرە ئەوەندە بە پاچی گەیشتە خوای گەورە، خوای گەورە ئەم عەتایەی پێبەخشیوە و کە بیکاتە موراد کە بۆ خۆی بیباتن. خاڵی دووەم و حاڵەتی دووەم ئەوانەی موریدن، ئەوانەی کە هەمومانین کە حەوڵ ئەدەین، ئەبێ حەوڵ بدەین، ئەبێ هیممەت بکەین، ئەبێ شەون و خۆنی بکەین، ئەبێ خۆمان ماندوو بکەین، ئەبێ ڕیاضەی بە نەفسی خۆمان بکەین، ئەبێ ئەخلاقی جوان لە خۆمان بینە جێ. ئینجا دەتوانین ئەمڕێ ببڕین و ئەو مەحەبەتی خوای گەورە بەدەست بێنین. بەڵام باشترین هۆکار بۆی ئەو ڕێی بە سەلامەتی ببڕین، بۆی هەرچی شوبهات و شەهەواتە لە ڕێمان لێ نەگرن، بۆی بتوانین شەیتان و شەیتان سیفەتەکان سەرمان نەکەنەوە، بۆی بتوانین زاڵ بین بەسەر نەفس و شەیتان و گوناحەکانی خۆمان، پێویستمان بە شتێکی زۆر گرینگە، ئەوی سەبرە. سەبر بڕبڕەی پشتی کاروانچی ئەو کەسێک کە بەو ڕێگایەدا دەڕواتن. ئازیزانم، هەر لەبەر گرنگی سەبرە خوای گەورە 103 جار لە قورئان باسی کردووە. مادەی سەبر و سابرون و سەبرە و هەمووی بە هەموو ئیشتیقاقاتێکەوە خوای گەورە 103 جار لە قورئان باسی کردووە. تەنها لە سوورەتی بەقەرە خوا 9 جاران دووبارەی کردیتەوە. لە سوورەتی کەهف کە باسی پیاوچاکانە خوای گەورە 8 جاری تێدا دووبارە کردیتەوە. ئازیزانم،
بەڕاستی سەبر ئەخلاقێکی زۆر بەرزە، بەڕاستی سفەتێکی زۆر مەزنە. ئەم سیفەتە لە هەر کەسێکدا هەبێ زۆر بە ئاسانی ئەگات بەخوای گەورە، و زۆر بە ئاسانی ئەگاتە مەقامی محەبەت، و زۆر بە ئاسانی بەهرەمەند دەبێ لە هەموو ئەو خەڵات و ئەو ڕەحمەت و ئەو بەزەیانی کە خوای گەورە ئەیبەخشێ بە کاروانی ساڵحاندا. ئازیزانم، ئیمامی عەلی کەڕەمە الله وەجهە، خوای گەورە مەقام و پلەی بەرزتر بکا خوایە. ئەفەرمێتن الصبر من الإيمان بمنزلة الرأس من الجسد. دەفەرمی گەورەی سەبر لە ئیماندا وەکوو گەورەی سەر وایە لە لاشەدا. ئەگەر لاشە هەرچەندە مەزن بێ، هەرچەندە زەبەلاح بێ، هەرچەندە ڕیاضی بێ، ئەمما ئەگەر سەری پێوە نەبوو هیچ ئیسیفادەی نییە، وەکو لاشەیەکی مردوو بێ کەلکە. بەڵام کاتێک کە سەرێک بەم لاشە گەورەوە نووسا، حتمەن ئەم لاشەیە هەزاران شتی مهم دەکا، هەزاران شتی گرنگ ئەنجام دەداتن. سەبریش لەگەر ئیمان وایە. ئەگەر ئیمان سەبری تێدا نەبێ، زۆر زەحمەتە ئەو ئیمانە جێگیر ببێ. بۆیە هەر لە درێژی قسەکانی ئەفەرمیتن من لا سەبڕە لەهو لا ئیمانە لەهو. دەفەرمی ئەو کەسەی سەبری نەبێ ئیمانیشی نییە. پاشان ئەفەرمیتن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، فەرمی فەئیذا ذەهەبە الصەبڕ ذەهەبە الئیمان. ئەگەر سەبر نما و ڕۆیشت لەناو دڵ و وجودی کەسێکدا، بەڕاستی ئیمانیش بە دوای ویدا ئەڕوا و نامینێتن. کەواتە بۆ پارێزگاری کردنی ئیمانمان و بۆ معینکردن و پشتیوانیمان بۆ ئەوی بچین بەرەو خوای گەورە، ئەبێت بەڕاستی ئێمە بە سەبر بین. ئێمە بە سەبر بین. هەر ئەو سەبرەیە گەورەترین خەڵاتت پێدەبەخشی کە مەعیەتی خوایە. سبحان الله، سبحان الله. مەعیەتی خوای مەقامێکی زۆر گەورەیە، فەزلێکی زۆر مهمە کە خوای گەورە لەگەڵت دابی، کە خوای گەورە پشت و پەنات بێ، کە خوای گەورە هەموو کات لە ناڕەحەتی و لە ناخۆشیەکان نەجاتتدا لە بن چنجی گوناح و شەیتان قوتارت بکاتن. بۆیە خوای گەورە هەر بۆ خۆی لە قورئان ئەفەرمی وەسبیڕوا إن الله مع الصابرين. ئێوە سەبر و ئارام بگرن، لەبەرەوەی تەئکید بزانن خدای گەورە لەگەر ئارامگرانە. الله ئەکبەر. بەڕاستی نعمەتێکی گەورەیە، بەڕاستی فەزلێکی عەزیمە. تۆ خوای گەورە لەگەر بی، خوا پشت و پەنات بی، خوا چاودێرت بکە، خوا حفظ و سترت بکە. کەسێک خوای لەگەڵ بێ لە چ ئەترسێ؟ پێم بڵێ لە چ ئەترسی؟ کەسێک خوا پشت و پەنای بێ ترس و غەمی چییە؟ غەمی چ ئەخۆی کاتێک کە خوای متعال خاوەنی ئەو کەون و کائیناتە لەگەڵتا. بۆیە سەبرگرتن بەڕاستی لە هەموو فێڵ و حیلەی شەیتانەکانت و شەیتان سفەتەکانت ئەپارێزێ، لە هەموو کەید و فێڵ و حیلەی دوژمنانت ئەپارێزێ. ئەوە نییە خوای گەورە بۆ خۆی جەلە وعەلا ئەفەرمووتن، دەفەرمی ئین تەصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. دەفەرمی ئێوە ئەگەر سەبر و بە ئارام بن و تەقوای خوای گەورە ئەنجام بدەن، لا يضركم كيدهم شيئا. هیچ کاتێک فێڵ و حیلە و تەڵەکە بازیوانە زەرر بە ئێوە ناگەێنتن. کەواتە ئەگوڵ بە سەبرگرتن خوا لەگەڵە، و پاشانیش پارێزراوی لە حیلە و فێڵ و تەڵەکە بازی دوژمنانت، لەبەرەوەی خوا لەگەڵە، لەبەرەوەی خوا کەید و فێڵی ئەوانە بەتاڵ ئەکاتەوە، لەبەرەوەی خوا ئەتوو دەپارێزێ لە هەموو مەکر و فێڵ و حیلەکی شەیتان و شەیتان سیفەتەکان و دوژمنانی تو. کەواتە بەڕاستی ئەمە فەزل شتێکی زۆر، سەبر شتێکی زۆر گەورەیە، سەبر و تەقواداری. ئەو جارە خوای گەورە بۆ ئەوی بەڕاستی یعنی بزانی کە ئەو کەسانی کە سەبر و ئارام دەگرن ئەیانەوێ بەرەو خوای گەورە و مەقامی محەبەت بچن، خوای گەورە ئەفەرموویتن إن الله يحب الصابرين. الله ئەکبەر. تۆ بەو مەعیەتەی خوای گەورە، بەو سەبر و ئارامەی کە گرتت، بەو تەقواداریەی کە ئەنجامتدا، بووی بە یەکێک لەوانەی کە خوای گەورە خۆشی ئەوێن. إن الله والله يحب الصابرين. خوای گەورە ئەو کەسانی خۆش دەوێ کە بە ئارام و بە سەبرن. دێ ئەتوو بەڕاستی ئەوە گەیشتی ئەو مەقامە.
بەڕاستی گەیشتی ئەو پلەی کە حەوڵت لە بۆ دەدا، گەیشتە ئەو شوێنەی کە هیمەتت بۆ ئەکرد، ئەویش بگەی بە مەقامی محەبەت. ئەلێرە خوای گەورە دەفەرمێ والله يحب الصابرين. بەتاکید بزانن خوای گەورە جەل وعەلا ئەو کەسانی خۆش دەوێ کە سەبر و ئارام دەگرن. هەر بۆیش هەموو پاداشەکانی بەهەشت، هەموو عەتا و بەخشیشەکانی بەهەشت بە سەبر بەدەست دەکەوێتن. ئەوەتە خوای گەورە جەل وعەلا ئەفەرمی إني جزيتهم اليوم بما صبروا وأنهم هم الفائزون. إني جزيتهم اليوم بما صبروا. من پاداشتم دانەوە لەبەر ئەوەی ئەوانە سەبریان کرد. سەبریان کرد لەوەی کە گوناح نەکەن، سەبریان کرد لەوەی کە بێشەرعی خوا نەکەن، سەبریان کرد لەو ئەوەی کە تووشی هەڵە و بەڵە نەبن، سەبریان کرد لەبەر ئەوەی کەوا تووشی حەرام نەبن، سەبریان کرد بۆ ئەوەی تووشی هیچ شتێک نەبن خوا و پێغەمبەرەکەی حەرامیان کردووە، سەبریان کرد بۆ ئەوەی تاعەت و عیبادەتەکان ئەنجام بدەن، سەبریان کرد بۆ ئەوەی لە خوا و پێغەمبەرەکەی نێزیک ببنەوە، سەبریان کرد بۆ ئەوەی خزمەتی دینی خوای گەورە بکەن، سەبریان کرد بۆ ئەوەی دینی خوا بەسەر بێخن، سەبریان کرد بۆ ئەوەی شکۆ و هەیبەتی ئیسلام بەرزکەنەوە، سەبریان کرد بۆ ئەوەی داوای ئیسلامی بکەن، سەبریان کرد لەسەر ڕق و قینە و خەڵکی دژمنانی ئەم دینە، سەبریان کرد لەسەر ئەزیەت و ئازاری ئەم خەڵکە بەرامبەریان، سەبریان کرد لەسەر نەخۆشەکانیان، سەبریان کرد لەسەر ناڕەحەتیەکانیان، سەبریان کرد لە ئەشکەنجە و ئازارەکانیان، سەبریان کرد لە بەرامبەر ئەو بەڵاو ناڕەحەتیانی کە بەسەریان هاتن. إني جزيتهم اليوم. ئەمن ئەمڕۆ خوای متعال ئەفەرمێ ئەمن ئەمڕۆ پاداشم دانەوە، جزيتهم اليوم، پاداشم دانەوە بما صبروا. لەبەرەوەی بەڕاستی ئەوانە بەسەبر ئەم ئەجر و پاداشەی منیان بەدەستیدا وأنهم هم الفائزون. الله کەواتە تۆ بەسەبر هەم لە دنیا و هەم لە قیامەتیش بەسەر دەکەوی. سەبر دوو قووەتی تێدایە ئازیزانم، سەبر دوو قووەتی تێدایە، قووەتێکی دەفعی تێدایە، ئەتوو هاندەدا کە خزمەتی دین بکەی، کە بسی پرۆژەی ئیسلامی سەربێخی، کە بسی سەحوەی ئیسلامی بەرزڕاگری، کە بسی خزمەتی ئیسلام بکەی، کە بسی داوە لەگە خەڵک بکەی، کە بسی ئیسلام سەربێخی، کە بسی قورئان سەربێخی، کە بسی خەڵکی فێرە دین و دیندار و ئەخلاقی جوان بکەی، کە بچی بەڕاستی نەهی بکەی لە هەموو ئەو شتانەی کەوا دەبێتە مای غەزەبی خوای گەورە. ئەمە قووەتی دەفعە، ئەم قووەتە وەلێ دەکە کە زیاتر لە خوا نێزیک بێخیەوە، لە خوا نێزیک بێختەوە، کەوە دەکە کە زیاتر عیبادەت بکەی، کە بزیاتر بەڕاستی ئەو پرۆژانەی کە ئیسلام سەردێخی تۆ پشتیوانی ئەم پرۆژانە بی. وا لێ دەکە کە بەردەوام خەریکی مطالعە بی، خەریکی لەبەرکردن بی، خەریکی خزمەتی ئیسلام و مسلمانان بی. ئەم قووەتە قووەتی دەفعە، بەڵام بە سەبر بەدەست ئەکەوێ. ئەم جارە قووەتێکی تری هەیە سەبر کە پێدەرن قووەتی منە، ئەوەیە کە سەبر دەگری بۆ ئەوی گوناح نەکەی، سەبر دەگری بۆ ئەوەی حەرام نەخۆی، سەبر دەگری بۆ ئەوەی هەڵە نەکەی، سەبر دەگری بۆ ئەوەی شتێک نەکەی کە خوا و پێغەمبەرەکە پێی ناخۆشە، سەبر دەگری شتێک نەکەی کەوە عیبدار و شەرمەزاربی بەرامبەر خوا و بەرامبەر خەڵکی. کەواتە سەبر ئەم دوو قووەتەی تێدایە. بۆیە زانایان ئەفەرمون سەبر زۆر زۆری هەیە، زۆر، بەڵام کۆیان کردیتەوە لە سێ خاڵ. سەبرێک کەوە لێ بکە هەرچی بەندایەتی ئەنجامی بدەیت. دووەم سەبرێک کەوە لێ بکە هەرچی گوناح و بێشەرعیە نەیکەی. سێم سەبرێک کەوە بکە سەبر و بە ئارام بی بەرامبەر ئەو بەڵاو ناڕەحەتی و کێشە و ناخۆشیانی کە دێنە پێش. و حاڵیش خاڵی نییە، ئێمە لەو سێ حاڵەتە دەژین، یان ئەوەتە خەریکی عیبادەت و خواپەرستی و خزمەتی ئیسلام و مسلمانانی، یان ئەوەتەیە ئەمانەوێ خۆمان دوور بێخینەوە لە گوناح و لە بێشەرعی و لە هەڵە و پەڵە و کە شتێک شەرمەزارمان بکە لە دنیا و قیامەت، یان ئەوەتە حاڵەتێکی نەخۆشی و حاڵەتێکی بەڵا و مصیبەت و غەم و پەژارە و قەهەر و ناڕەحەتیەکن لەسەرە. ئەم سێیانەش هەر سێکیان بە سەبر عیلاج دەکەن. کەواتە ئەگەر تۆ بە سەبر بووی
بەڕاستی هەموو ئەو عیبادەتانی کە لەسەرتە لەو پەڕی ڕێک و پێچیەوە ئەدای دەکەی. نوێژە، ڕۆژیە، زەکاتە، حەجە، داوایە لە بۆ ئیسلام، خزمەتکردنی مسلمانانە، فێرکردنی مسلمانانە بۆ قورئان و بۆ حەدیث و بۆ ئیسلام، نەهێشتنی تاوان و بێسەروبەریە، بانگکردنی خەڵکە بۆ لای خوا و کۆمەککردنی مسلمانانە، پشتیوانی مەزلومانە، دیفاعکردن لە حەق و مافی ئیسلام و خەڵکە، ئەوانە هەموو بە سەبر ئەنجام دەدرێت. ڕاستی ئەم کەسە سەبری نەبێ ناتوانێت ئەم شتە بکات. و سەبرگرتنیش لە نەکردنی گوناح لەگەر هەبوونی ئەو هەموو ئیغراءاتانی کە ئەمڕۆ ڕێژراوە لە پێش ئێمە. ئەوەندە حەرام زۆر بووە، حەلالی تێدا بزر بووە. ئەوەندە گوناح زۆر بووە، شتی پاک و تەمیزی تێدا بزر بووە. ئەوەندە ماڵی حەرام زۆر بووە، ماڵی حەڵاڵی تێدا بزر بووە. ئەوەندە بێسەروبەری زۆر بووە، ڕاستەشە قامت لێون بووە. سبحان الله. کەواتە سەبری ئەوێ تۆ لەم حاڵەتەدا لەو هەموو تووشی فتنە و تاریکی و بەڵایەدا بتوانی خۆت بەپارێزی، نەفسی خۆت بەپارێزی لە هەموو ئەو گوناحانەی کە تووشی غەزەبی خوای گەورە دەکەن، نەفسی خۆت بگری لە هەموو ئەو کارانەی کە تووشی لادانت دەکەن، خۆت چاوی خۆت بپارێزی، دامێنی خۆت بپارێزی، دەستی خۆت بپارێزی، دڵ و ڕوح و مەعیدەی خۆت بپارێزی لە هەموو حەرامێک. بەڕاستی ئەمە سەبری ئەوێ، بەڕاستی ئەمە هیممەتی ئەوێ. پاشان سەبرگرتن لەسەر ئەو هەموو بەڵاو و ناڕەحەتیەی کە بەسەر مسلماناندا دێت. بەڕاستی ئەهلی غەزە نمونەی قیممەی سەبرن لە بۆ ئێمە. بەڕاستی ئەوانە لە قیممەی سەبردان، نەک ئەوە ئەتوانم برم سەبر بەرامبەرەوە شەرمەزار بووە، سەبر بەرامبەر وان ملکەت بووە. ئیلاهی ئەمانە چ قەومێکن، ئەمانە چ ئوممەتێکن، ئەوەندە بە سەبر 24 سعات ئاگر بارانە سەریان، نەجێ نەڕێ نەپێخەف نەبالیف نە ئاو نەخواردن نە دەرمان نەبێ. ئینجا تۆ ئەوەندە لەسەر ئەو مەبدە و عەقیدە و دینی خۆت ئەوها سابر و بە سەبر و بە ئارام بی. بەڕاستی ئەمانە نمونەی سەبر. جا بۆی بەڕاستی غەزە مەدرسەیە بۆ ئێمە، مەدرسەی شەهامەتە، مەدرسەی غیرەتە، مەدرسەی شوجاعەتی و ئازایەتیە، مەدرسەی سەبر و ئارامە، مەدرسەی ثابت و بەردەوامی بوونە لەسەر مەبدە، مەدرسەی خاک خۆشویستنە، نەفرۆشتنی خاکە، مەدرسەی نەبوون بە خائین و کلچی دژمنانە. بەڕاستی ئەمە مەدرسەیە کە هەزاران دەرسی لێ فێر ئەبین. جا بۆی بەڕاستی ئەو کەسانەی کە تووشی ناڕەحەتیەک ئەبن، تووشی نەخۆشیەک ئەبن، تووشی ناخۆشیەک ئەبن، تووشی بەڵایەک و فتنەیەک ئەبن، ئەبێ بەڕاستی سەبر و تەحەملی خۆیان لە غەزە فێر بن. چۆن ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە یەکەچیان ئەمرد سەبری خۆی ئەداوە بە مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەی فەرموو خۆ لە مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موسیبەتێک گەورەتر نییە لەوەی تێکەواتە ئەو حاڵەتەی کە تۆ دای موسیبەتێکی بچووکە، هیچ نییە بەنسبەت مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا بۆیە بەڕاستی ئێمەی مسلمانانیش ئەگەر ئیمڕۆ ئەمانەیە سەبر بگرین، ئەمانەیە ببین بە کەسێکی سابر و لەسەرخۆ و بە ئارام و بتوانین بەڕاستی بەو کاروانە بە سەلامەتی بڕۆین بگەینە مەقامی محەبەت، ئەبێ زۆر بە سەبر بین، خاصەتەن لە زوروفێکی ئاوان ناڕێک و نەئارام و ناجێگیر لە هەموو شتێکدا. ئافەرین لە بۆ ئەو گەنجەی، دەستخۆشی لە بۆ ئەو گەنجەی، بەڕاستی بەرەکەت لە بۆ تەمەنی ئەو گەنجەی کە لەم زوروفەدا دەست و داوێن و چاوی خۆی ئەپارێزی لە گوناح. هەر بژی لە بۆ ئەو تازیرەی سەرکەوتوو بێ، ئەو تازیر و بازرگانەی کە لە دنیای حرام و زۆربوونی حرام و دزین و تاران ماڵی خۆی ئەپارێزێ و تووشی تخونی حرام ناکەوێ و کاسبێکی حەڵاڵ و زەڵاڵ ئەکاو و خەڵکیش لە دەست و لە کاتی لە ئیشکردندا مەنفەعەتی لێ ئەبینن. ئافرین لە بۆ ئەو ئافرەتەی کەوا بەڕاستی گەنجە، ئیغراءاتی دنیا هەموو لە پێشیتی، لە جوانی، لە ڕێکی،
لە پارە و دەوڵەمەندی لە سەیارە، بەڵام لەگەر ئەوەش خۆ ئەپارێزی و خۆی تووشی غەزەب و تووڕەبوونی خۆی گەورە ناکە. ئافرین لە بۆ ئەو خوشکەی من کەوا نیقاب و حجابێکی جوانی لەبەرە کە لە دنیای ئەو هەموو بێسەروبەری و دژمنکاریەدا افتخار بە حیجاب و نیقابی خۆی دەکا، افتخار بە زرک و پۆشاکی خۆی دەکاتن کە دەڵێتە خەڵکی ئەم پۆشاکە پۆشاکی دایە عائیشە و فاتیمەیە بۆی ئیعتیزازی پێ دەکەم و فەخری پێ دەکەم. ئەفرین لە بۆ ئەو مامۆستایی، بۆ ئەو بانخوازەی، بۆ ئەو ئیمام و خەتیبەی کەوا لە دنیای فێڵ و تەڵەکە بازیدا، لە دنیای حیلە و کلاواتدا، لە دنیای هەر خلیسکاندن و دۆڕاندندا خۆی ڕائەگرێ لەسەر ئەو دین و مەبدەئی کە لەسەرێتی، نە پارە و نە پۆڵ، نە مەنسەب و نە گەورەیی، نە تەماعی و نە ترس و بیم تەئسیری لێ ناکە کەوا یەک نوقتەش ناحەق بڵێ یان ببێتە کلچی زاڵم و زۆردارەکاندا. ئازیزانم، بەڕاستی ئمڕۆ ئەگەر سەبرمان هەبی بەڕاستی ئەتوانین ئەم قۆناغە ناڕەحەتیانەی کە لە سەرمانە هەمووی ببڕین، بە تایبەتی گەیشتن بە مەقامی موحەبەت کە ڕێیەکەی پڕیەتی لە ناخۆشی و لە ئیمتیحان و لە تاقیکردنەوەی سەخت، ئەمانش هەر هەمووی پێویستی بە سەبر و بەهڕۆ خۆراگرتن هەیە. و ئاخیری ئەوەندەی دەڵێم تەماشای مەدرسەی پێغەمبەران بکەن سەڵات و سەلامی خۆیان لەبی، بە تایبەتی دوو مەدرسەی تایبەت کە حەزرەتی ئیبراهیم و محەممەد مستەفایە صلى الله عليه وسلم. بەڕاستی ئەم دوو مەدرسە پڕپڕیەتی لە دەرس و عیبرەت لە بۆ ئێمەی موسڵمانان تاکو ئەم دنیاە بە سەلامەتی بەڕێ بکەین. تەماشای حەزرەتی ئیبراهیم بکە، هەر لەو ڕۆژەی کەوا باوچی دەری کرد، هەر لەو ڕۆژەی کە هاویشتیانە ناو ئاگر، هەر لەو ڕۆژەی کەوا مەلیکی میسر فرعونی میسر ژنەکەی دێستاند و ویستی تەعەدای لێ بکە، هەر لەو ڕۆژەی کەوا دایە هاجەرە و بابە ئیسماعیلی لە چۆڵەوانی لای کەعبە بەجێ هێشتن کە کەسیشی لێ نەبوو، هەر لەو ڕۆژەی خوا ئیمتیحانی کرد بەوەی کەوا کوڕی جاحیلی تازە پێگەیشتووی 13 ساڵان بەدەستی خۆی سەر ببڕێ کە تەمەنی گەیشتی تا 75 ساڵی. ئەمانە بەڕاستی هەموو نمونەی زندون بۆ ئەوەی ئێمەی مسڵمانان سەبر و تەحمل و ئارام بگرین بەرامبەر ئەو هەموو ناخۆشی و ئەو هەموو عەقەباتانی کە دەکەوتە ڕێمان. بڕۆن سیرە و ژیان نامەی پێغەمبەری نازدار نوری چاو تازی سەرمان بخوێننەوە صلى الله عليه وسلم، هەر لە منداڵیەوە هەر بە گەورە هەر بە مردنی دایکی کاتێک لە زگی داچی بووە، ئەو کاتێک کەوە 6 ساڵان بۆ داچی فەوتی کردووە، پاشان مامەی فەوتی کردووە، باپیرەی فەوتی کردووە، پاشان مامەی بەجێ هێشتووە کە لەو پەڕی پێویستی بە مامەی بوو. ئەو جارە پاشان خێزانی خەدیجە خاتوون کە وەفاتی فەرمووە، ئەو هەموو تەعزیبدان و ناڕەحەتەی کە لەگەڵیان کرد، پاشان هیجرەتی بۆ مەدینە، پاشان ئەو هەموو سەبر و ئارامەی کە گرتی لە مەدینە بەرامبەر منافقان و بەرامبەر کافران و بەرامبەر قوڕەیشیەکان و بەرامبەر جوولەکەکان، حتا ئەو وەختی بە خزمەت خوای ڕەب العالەمین گەیشت. ئازیزانم، بەڕاستی ئەمانە سەرمەشقی ئێمەن، بەڕاستی ئەوانە سەرمەشقی ئێمەن کە چۆن ئێمە بە سەلامەتی و بە دروستی و بەڕێکی و بەڕاستی بگەین بەخوای ڕەب العالەمین. هیوادارم ئینشاءڵڵا با سەبر هەموو شتێکمان بێتن، با سەبرگرتن هەموو وجودمان بێتن، با سەبرگرتن جوانترین و بەرزترین سیفە و ئەخلاقی ئێمە بێ تاکو بتوانین ئینشاءڵڵا ئەم دنیاە پڕنەهامەتی و ناخۆشیدا بە سەبر و بە ئارام بەڕێ بکەین و بە سەلامەتیش بە خزمەت ڕەب العالەمین بگەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.